هۆکارەکانی شەڕی فەلەستین و ئیسرائیل چین؟ ئەو شەڕە بۆ تا ئەوڕۆ درێژ بۆتەوە، بۆ هیچ چارەسەرێک نەبینراوەتەوە بۆی کە ئەو شەڕە بوەستێ. ڕاستیەکان چین؟ سڵاو هاوڕێیان، ئەمن سمکۆ جەهانگیریم، ئێرەش ستۆدیۆی بڵینگۆیە. هیوادارم کە هەڵتان باش بێت. لەو بەشەدا باسی شەڕی فەلەستین و ئیسرائیل دەکەین، بەڵام پێشەوەی کە بچمە نێو بابەتەکەوە تکایە سابسکرایبمان بکە و ئەگەر دەنگی ئێمە لە پادکەستەکاندا دەبیستی، ئێمە لینکی چەنێلەکەمان لە ژێرەوە داناوە. حتمەن جوین بە و سابسکرایبمان بکە و لەگەڵمان بمێنە. ئێمە بەشی زۆر تایبەت لە بوارە جیاجیاکاندا پێشکەشتان دەکەین. بڵینگۆ دەنگی زانست و مێژووی ڕاستەقینەیە. لەگەڵ دەستپێکی قۆناغی نوێی شەڕی ئیسرائیل و هەماس دیسان مەسەلەی شەڕی لە مێژینەی ئیسرائیل و فەلەستینیەکان سەرنجی خەڵکی بۆ لای خۆی ڕاکێشاوە. شەڕ و دوژمنایەتیەک کە چەندین ساڵە درێژەی هەیە و هیچ چارەسەرێکی بۆ نەدۆزراوەتەوە و شەڕەکانی ڕابردوو و پەیمانەکانی ئاشتی نەیانتوانیوە کۆتایی پێبێنن و دەبینین کە زۆربەی کات شەڕهایەکی گەورە لە نێوانیاندا ڕوودەدات، وەکو شەڕی 6 ڕۆژە، شەڕی یۆم کیبۆر و شەڕی 33 ڕۆژە، جیا لەو نزاعگەلەی کە هەمیشە لە نێوانیاندا هەیە. لەگەڵمان بن بابزانین کێشەی نێوان ئیسرائیل و فەلەستین لە کوێ ڕادستی پێکردووە و بۆچی تەواو نابێت. ئێمە لایەنگری هیچ لایەنێک ناکەین و تەنیا شتایە کە ڕووی داوە دەجێڕینەوە و ئەوەش دەزانین کە خاڵهایەکی زۆر ورد و نادیار لەم مەسەلەیەدا هەیە کە پێم وانیە لەم ڤیدیۆیەدا بتوانین باسییان لەسەر بکەین. و بەم ڤیدیۆیە نامان هەوێت حەق بە لایەنێک بدەین و تەنیا دەمان هەوێت بزانین کە باسەکە چ بوو، چۆن تا ئێستا درێژەی هەبووە. با پێکەوە سەبارەت بە سێشت قسە بکەین: جوولەکەکان، فەلەستینیەکان و شاری ئۆرشەلیم. با سەرەتا باسی ئۆرشەلیم بکەین. شاری ئۆرشەلیم هەموو کات گرنگایەتێکی زۆری بۆ هەر سێ ئاینی مەسیحی و یەهودی و ئیسلام هەبووە. جوولەکەکان پێیان وابوو کە کۆشکی سولەیمان پاشای بەنی ئیسرائیل لەم شارەدا بووە و پێغەمبەرەکانیان لەم ناوچەیەدا ژیاون و پەرستگەکانیان لەم شارەدایە و خۆیان بە یەکەم دانیشتوانی ئۆرشەلیم دەزانن. دواتر لەگەڵ هاتنی مەسیح ئاینی مەسیحیش لەم شارەدا پەیدا بوو، چونکە مەسیح لەم شوێنەدا لە خاچدرا گرنگایەتێکی زۆری بۆ مەسیحیەکان هەیە. لەلایەکی تریش بەهۆی مزگەوتی ئەقسا کە یەکەمین قیبلەی موسڵمانانە، ئۆرشەلیم یان بەیت المقەدەس بۆ موسڵمانەکان زۆر گرنگ بوو. دوای مەککە و مەدینە سێهەمین شاری پیرۆزی موسڵمانان لە ئەژمار بێت. ئەم شارە هەموو کات شەڕی لەسەر بووە و لە شەڕە سەلیبیەکاندا زۆر جار لە نێوان مەسیحی و موسڵماناندا دەستا و دەست بوو و لە کۆتادا بۆ موسڵمانەکان ماوەتەوە. ئۆرشەلیم لە سەردەمی ئیمپراتوری عوسمانیدا وەکو شارێکی عەرەب و موسڵمان لە ژێر دەسەڵاتی عوسمانیەکاندا بوو. نیوەی خەڵکی ئەم شارە موسڵمان بوو تا ئەوەی کە ئیمپراتوری عوسمانی لەناو چوو، ئۆرشەلیم لە ژێر دەسەڵاتی فەرمیدا نەما. یەهودیەکان یاخود جوولەکەکان وڵاتێکی سربەخۆیان نەبوو، لە تەواوی دنیادا بڵاو بوون و هەمیشە وەکو کەمینە سەیریان دەکردن. هەر لە سەردەمی دەرکەوتنی مەسیح ناکۆکی هایەکیان لەگەڵ مەسیحیەکان هەبوو. بەڵام بۆچی؟ چونکە مەسیحیەکان جوولەکەکانیان بە بکوژی ئیسای مەسیح دەزانی و کێشەهایەکی زۆریان لە نێواندا بوو. ئەم بارودۆخە تا سەدەکانی پێشوو هەر درێژەی هەبوو. مەسیحیەکان وەکو ئاینێکی زۆرینە زۆر کات مافی جوولەکەکانیان دەخوارد. بۆ نمونە مافی خاوەنایەتی، واتە نەیان دەتوانی خان و زەوی و مڵکی بە نێوی خۆیان هەبێت و ئەم دۆخە بوو بەهۆی ئەوەی کە جوولەکەکان ڕوو لە کاری کڕین و فرۆشتن و بازرگانی بکەن و هەر لەبەر ئەوەش جوولەکەکان چینی دەوڵەمەندی کۆمەلگایەک بوون کە تێیدا دەژیان. ئەم توندوتیژە بوو بەهۆی ئەوەی کە جوولەکەکان خۆیان نەک وەکو ئاینی یەهودی بەڵکو وەکو نەتەوەیەک بناسێن و پێیان وابوو کە دەبێ وڵاتێکی خۆیان هەبێت. یەکێک لەو کەسانەی کە لایەنگری ئەم مەسەلەی کرد تێئۆدۆر هێرزێل ڕۆژنامەوانێکی جوولەکەی ئۆتریشی بوو کە لە بنیادنەرانی بزودنەوەی سیهیۆنیزمیش لە ئەژمار دەهات. لە کۆتاییەکانی سەدەی 19 ئەم بزودنەوەیە دروست بوو. لە ساڵی 1879دا یەکەمین کۆنگرەی سیهیۆنیزم لە سوئیس پێکات کە مەبەستێکی ڕوونی لە پشت بوو، ماڵێک بۆ یەهودیەکان، واتە دانانی وڵاتێک بۆ هەموو جوولەکەکانی جیهان. باسگەلێکی زۆری لەسەرکرا کە ئەم وڵاتە لە چ شوێنێک دروست بکرێت. بەشێک دەیانگوت لە ئەفریقا و هەندێکیش دەیانگوت لە ئارژانتین و بەشێکیش پێیان وابوو کە ئەم وڵاتە دەبێت لە شوێنێک بێت کە خوا بەڵێنی گەڕانەوەی بۆ ئەم شوێنە پێداون و واتە فەلەستین. وشەی سیهیۆنیزمیش لە نێوی گردێکڕا کە لە ئۆرشەلیمە هاتووە و ئەوەش بزانین کە گەڕانەوەی جوولەکەکان بۆ ئۆرشەلیم و فەلەستین لە نووسراوە پیرۆزەکانیاندا کارێکی ئەرک و پێویست و پیرۆز بووە و دەبوو بۆ ئەو ناوچەیە بگەڕێنەوە. بزوتنەوەی سیهیۆنیزم دەبوو بۆ گەیشتن بە ئامانجەکانی هەندێک کار بکات. یەکێکیان ئەوە بوو کە کارهایەکی فەرهەنگیان دەکرد تا بە دنیای شام دەن کە جوولەکەکان
قەومێکی لەسەرتر و هەڵبژێردراون و زۆربەی کات لە ژێر ستەمدا بوون و مافی ئەویان هەیە کە وەکو نەتەوەیەک وڵاتێکی سربەخۆیان هەبێت و وتار و کتێبهایەکی زۆریان لەسەر نووسی. لەلایەکی تریش خۆیان لە بەرپرسە پایە بەرزەکانی وڵاتانی تر نزیک کردەوە تا بە ئامانجەکانیان گرن، چونکە دارایی‌هایەکی زۆریان هەبوو تا ڕادەیەکی زۆریش لەم کارەدا سەرکەوتوو بوون کە ئامانجەکەی بەیاننامەی 1970 بالفۆر بوو کە دەبێتە دەستپێکی ناکۆکی لە نێوان جوولەکە و عەرەبەکان. چۆن لەم سەردەمەدا بریتانیا بە عەرەبەکان کە لە شەڕی جیهانی یەکەمدا لە ژێر دەسەڵاتی عوسمانی دابوون و دەیانویست سەربەخۆ بن بەڵێنی یارمەتی پێدا بوو. لە کاتێکدا کە بەیاننامەی بالفۆر دەیگوت بریتانیا لە فەلەستین وەکو وڵاتێک بۆ جوولەکەکان کە نیشتیمانی مێژووی خۆیانە پاڵپشتی دەکات، بەڵام بەڕەچاوگرتنی ئەوەی کە نابێ مافی دانیشتوانی ئەم ناوچەیە کە جوولەکەنین پێشێل بکرێت. ئەم بەیاننامە لە کاتێکدا درا کە دوای لە ناوچوونی عوسمانیەکان باسی ئەوەی کە فەلەستین بدرێت بە عەرەبەکان یان جوولەکەکان باسێکی سەرنجڕاکێش و بەرچاو بوو و ڕێگایەک بۆ بەدەستێنانی وڵاتێکی یەهودی بۆ سەهیونیزمەکانیش بوو. دوای تەوابوونی شەڕ فەلەستین دێتە ژێر دەسەڵاتی بریتانیا و جوولەکەکان گروپ لە ڕێگەی ئاژانسی یەهود بۆ ئەم ناوچەیە کۆچ دەکەن کە ئەوەش کێشەی نێوانیان زۆر دەکات تا ئەوەی کە دەگەینە شەڕی جیهانی دووهەم. لە شەڕی جیهانی دووهەمدا کارەساتی کۆمەڵکوژی ڕوودەدات و دەبێتە هۆی ئەوەی کە باسی ستەم و گوشاری سەر یەهودیەکان زۆر بەرچاو ببێت و سەهیونیزمەکانیش لەو مەسەلەیە زۆرترین کەڵک وەردەگرن تا بە پتەوی و لێبڕاوەیی بە دنیا بڵێن کە ئێمە بە چ شێوەیەک دەکوژن و چ زوڵم و ناڕەوایی هایەکمان لەگەڵ دەکرێت و هەر چۆنێک بێت دەبێ وڵاتێکی خۆمان هەبێت تا لەو گوشار و تاوانکاری ڕزگارمان بێ. دوای شەڕی ساڵی 1947 ڕێکخراوەی نەتەوەکان بۆ کۆتایی پێهێنان بەم ناکۆکیە پلانێک دادەنێت کە تێیدا فەلەستین بە دوو بەش جیا دەکرێتەوە، بەشێک بۆ موسڵمانەکان، بەشێک بۆ جوولەکەکان. بە پێی ئەمدا بەشکردنە لە 155 وەبەر ئیسرائیل دەکەوێت و ئەوەی تری بۆ فلستینیەکان دەمێنێتەوە. ئەم شێوە جیاکردنەوە ڕەخنەهایەکی زۆری لەسەر بوو، هەم هاوسەنگی مەزهەبی تێدا ڕەچاو نەکرا و هەم زەوی و ناوچە پڕبارەکان بۆ ئیسرائیل بوو و ئەو جوولەکانەی کە کۆچ دەکەم بۆ ئەم ناوچەیەش دەست دەکەم بە کڕینی خان و زەوی لە فەلستینیەکان. ئەوەی کە دەکوترێت فلستینیەکان بۆ خۆیان زەویەکانیان بە ئیسرائیلەکان فرۆشتووە هەر ئەوە بووە. هەرچەند ئەو ناوچەیە کە فلستینیەکان پێیان فرۆشتن لە بەرامبەر ئەو بەشەی کە ڕێکخراوەی نەتەوەکان بە جوولەکەکانیاندا زۆر کەمتر بوو، لە دوایدا عەرەبەکان ئیتر مڵکیان پێ نەفرۆشتن. هەر چۆنێک بێت جوولەکەکان لە ناوچە پڕبارەکاندا وردە ڕوو لە زۆربوون دەکەن و ڕێکخراوەی نەتەوەکانیش لەسەر ئەم بنەمایە ئەم ناوچانە دەداتە جوولەکەکان. تێکهەڵچوونەکان زۆرتر و دۆخەکە دژوارتر دەبێت، چونکە بریتانیا لە ساڵی 1948دا بڕیار دەدات کە فەلەستین لە ژێر دەسەڵاتی خۆی بێنێتە دەر و بڵێ ئیتر کارم بە فلستین و کێشەکانی نییە. فەلەستین دەمێنێتەوە و بارگژەیەکی گەورەی نێوان جوولەکە هەیە کە ئەم وڵاتە بە نیشتیمانی مێژووی خۆیان دەزان و دایان هەویست کە وەکو نەتەوەیەک وڵاتێکی سربەخۆیان هەبێت و ئەم موسڵمانانش کە سەدان ساڵ بوو لەوێ نیشتەجێ بوون و تێیدا ژیابوون باوەڕیان وابوو کە فەلەستین ماڵەکەیانە. بەداخەوە شەڕ و لێکدان و کوشت و بڕ لە نێوانیاندا هەر زۆرتر دەبێت. دوای هاتنە دەری ئینگلیسیەکان لە فلستین ڕێکخراوەی نەتەوەکان بە پێیدا بەشکردنەکانی پێشوو بڕیارنامەی 181 دەردەبڕێت و دەڵێت تەنیا ڕێگای چارە ئەوەیە کە دوو وڵاتی سربەخۆ دروست بکرێت و ئۆرشەلیم گرنگترین شاری فلستینیەکانیش بۆ هیچ کامیان. ئۆرشەلیم دەبێتە شارێک لەژێر چاوەدێری ڕێکخراوەی نەتەوەکان چۆن نەدەیانتوانی بە یەکێک لەم وڵاتانەی بدەن و نەدا بەشی بکەن. بارودۆخێکی ئاڵۆز و ناڕوونی هەبوو، بۆ وێنە بەشێکی کە پەرستگەی مەسیحی و یەهودیەکان بوو دەکەوێتە لای عەرەبەکان و عەرەبەکانی زۆر بەتوندی لەگەڵ ئەم پلانە دژایەتیان کرد. ئەویش بە دوو هۆ: یەکەم ئەوەی کە نەیاندەویست وڵاتی یەهودی لەلایەن دروست بێت، دووهەم لە بنەڕەدرا دژی ئەمدا بەشکردنە بوون. بەم هۆیە پلانەکە بە ئەنجام ناگەت و لێکدانەکان زۆرتریش دەبێت. تروکی لێکدانەکانیش کارەساتی دێریاسیم بوو کە کۆمەڵێک سەهیونیزمی توندڕە و هێرش دەکەنە سەر ئەم دێهاتە و چونکە پێیان وابوو دەبێ بۆ جوولەکەکان بێت کوشت و بڕیان دەکەن. ئەم کارەساتە دەنگدانەوەیەکی زۆری دەبێت و تەنانەت جوولەکەکانیش ئەم کۆمەڵکوژیە ئیدانە دەکەن و دەبێتە هۆی ئەوەی کە شەڕەکە گڕ بگرێت و عەرەبەکان بە هیچ شێوەیەک لەگەڵیان ناسازێن. دوایەم کارەساتە ڕۆژێک پێشڕاگەیاندنی فەرمی تەواوبوونی دەسەڵاتداری بریتانیا لە فەلەستین و 14 مەی 1948 بێن گۆریۆن سەرۆکی ئاژانسی یەهود بە ئەستۆگرتنی بڕیارنامەی 181 ڕێکخراوەی نەتەوەکان
بە فەرمی دامەزراندنی وڵاتێکی یەهود بە نێو ئیسرائیلی ڕاگەیاند. بەڵام چەند کاتژمێر دواتر یەکەمین شەڕی گەورەی نێوان عەرەبەکان و ئیسرائیل کە عەرەبەکان دەستیان پێکرد ڕوودەدات. هێرشێک کە لەلایەن میسر، ئوردون، عێراق، سووریا و لوبنان ڕادەست پێکرا و نزیکەی 10 مانگی خایاند و لە کۆتاییدا ساڵی 1949 بە تێکشکانی عەرەبەکان کۆتایی پێهات و ئیسرائیل دەستی بەسەر ئەم ناوچانەشدا گرت کە لە بڕیارنامەی 181 بە عەرەبەکان درابوو. تەنانەت ئۆرشەلیمیش لە نێوان ئیسرائیل و ئوردۆندا بەشکرا. دوای ئەم شەڕە تەنیا غەزە و کەنارەی ڕۆژاوا بۆ عەرەبەکان مایەوە کە غەزە دێتە ژێر دەسەڵاتی میسر و کەنارەی ڕۆژاواش دێتە ژێر چاوەدێری ئوردۆن، تا ئەوەی کە شەڕی دواتر واتە شەڕی 6 ڕۆژە ڕوودەدات و ئەو جارەش وڵاتە عەرەبەکان یەکگرتوو دەبن و هێرش دەبەنە سەر ئیسرائیل. بەڵام دیسان ئیسرائیل بە هێزە ئاسمانیەکەی هێرشەکانیان تێک دەشکێنێت و شەڕی 6 ڕۆژە کۆتایی پێدێت. دوای ئەم شەڕە تەواوی فەلەستین و تەنانەت بەشێک لە میسر و سووریا و لوبنانیش داگیر دەکات. ئەم دۆخە چەند ساڵێک دەخایەنێت تا ئەوەی کە لە سەردەمی ئەنوەر ساداتدا میسر خۆی لە شەڕ و ناکۆکی دوور دەکاتەوە و لەگەڵ ئیسرائیل پێک دێن. وڵاتە عەرەبەکانیش خۆیان لە شەڕکردن لەگەڵ ئیسرائیل دوور ڕادەگرن. لەو کاتەدا بوو کە فەلەستینیەکان زانیان تەنیا بۆ خۆیان و بڕیار دەدەن کە شۆڕشجێران و جەنگاوەرانی خۆیان ساز بکەن. حیزبهایەک وەکو ڕێکخراوەی ڕزگاری خوازی فەلەستین یا ساف لە هەمان کاتیشدا ئیسرائیل دەستی کرد بە شارۆچکە سازکردن و هاندنی خەڵک بۆ ئەو ناوچانەی کە لە شەڕدا داگیری کردبوون تا دانیشتوانی خۆی زۆر بکات. ڕێکخراوەی ڕزگاری خوازی فەلەستین بەڕێبەری یاسر عەرەفات هەوڵ دەدات کە پێش لەم ڕووداوە بگرێت و تەنانەت گرێبەستی ئۆسلۆ لەگەڵ ئیسرائیل دەبەستێ و ئیسرائیل بە فەرمی دەناسێت و ئەوانیش لە بەرامبەردا ئەم ڕێکخراوەیە بە فەرمی دەناسن و لە کۆتاییدا ساڵی 1995 دوای گرێبەستی ئۆسلۆی دووهەم کەنارەی ڕۆژاوە دەدرێت بە ڕێکخراوە و هەم نێوی دەسەڵاتی نیشتیمانی فەلەستینی پێدەدێت و بۆ یەکەم جار پەرلەمانێکی فەلەستینیش دروست دەبێت. بەڵام هەروەش غەزە لە ژێر دەستی ئیسرائیلدا دەمێنێت و دەسەڵاتی نیشتیمانی فەلەستین تەنیا بەڕێوەبردننی کاروباری ئیداری ئەم ناوچەی پێدەبێت. دوای تێپەڕبوونی 37 ساڵ لە ساڵی 2005دا ئیسرائیل لە کەنارەی ڕۆژاوا دێتە دەرو دێداتە دەسەڵاتی نیشتیمانی فەلەستین. بەڵام ئەو دۆخە شەرکاتی بوو چونکە حەماسێک ساز ببوو کە هەر لە بنەڕەدرا ئیسرائیلی قبول نەبوو بە فەرمیدانەدەنا و پێی وابوو کە هەموو ئەو ناوچانەی کە ئیسرائیل داگیری کردوون دەبێ بدرێتەوە بە عەرەبەکان. حەماس تەنانەت لەگەڵ ڕێکخراوەی نیشتیمانی فەلەستینیش کێشەی هەبوو. فاتح پێی وابوو کە دەبێت چاکدابنێن و لە ڕێگەی دیپلۆماتیک چارەسەری بکەن. بەڵام حەماس باوەڕی وابوو کە تا سەرکەوتن دەبێت لەگەڵ ئیسرائیل شەڕ بکات و ئەم ناکۆکیەی نێوانیان بوو بەهۆی ئەوەی کە غەزە لە ژێر دەسەڵاتی ڕێکخراوەی نیشتیمانی فەلەستین بێتە دەرو بکەوێتە دەست حەماس و فەلەستین بوو بە دوو بەش. بەشێکی کەرانی ڕۆژاوا کە لە ژێر دەسەڵاتی ڕێکخراوەی نیشتیمانی فەلەستیندا بوو، غەزەش کە لە ژێر دەسەڵاتی حەماسدا بوو. لەم ڕێکەوتەرا غەزە بوو بە شوێنێکی فەرمی هێرشکردنی بوزوتنەوەکانی فەلەستین بۆ سەر ئیسرائیل. لەگەڵ هەموو ئەو باسانەش چیرۆکی لێکدان و شەڕی ئیسرائیل و فەلەستینیەکان کۆتایی پێ نەهاتووە. بۆچی؟ چونکە شارۆچکە سازی ئیسرائیلەکان هەر درێژەی هەیە و بەشێکی ئەو ناوچانەی کە بە پێی بڕیارنامەی 181 بە عەرەبەکان درابوو هێشتا لە ژێر دەستی ئیسرائیلدایە و ئۆرشەلیم کە شاری پیرۆزی هەردوو لایەنە بە پایتەختی خۆی دەزانێت و لەلایەکی تریش موسڵمانەکانی ژەم شارە بە مافی خۆیان دەزانن. لەلایەکی تر حەماس پێی وایە کە ئیسرائیل دەبێت بە تەواوی لەم ناوچەیە بچێتە دەرێ و وەکو وڵاتێک بە فەرمیدانانێ و تەنیا شەڕ بە چارەسەر دەزانێت. هەمووی ئەوانە ئاڵۆزی باسەکە زۆرتر دەکات و شەڕ و لێکدانیان هێشتاش درێژەی هەیە. دووپاتی دەکەینەوە کە ئامانجی ئێمە لەو باس و بابەتە لایەنگری لە هیچ لایەک نییە و تەنیا جێڕانەوەیەکی گشتیمان باس کرد لەو شتانەی کە لە ساڵانی ڕابردوودا لەم ناوچەیەدا ڕوویدا. ماندوو نەبی هاوڕێی خۆشەویستم، سپاس کە تاکۆتا لەگەڵم بووی و هیوادارم چێژی تەواوت لێوەرگت بێت. ئەگەر یەکەم جارە کاناڵ ئێمە دەبینیت تکایە سابسکرایبمان بکە و زەنگوڵەکە شەڵکە. ئەگەریش هاوڕێی کۆنی تکایە بۆمان بنووسە سەبارەت بەچی پۆست و ڤیدیۆت بۆ ئامادە بکەین.